سەبارەت بە پرۆژەیەکە کە لە شاری سلێمانی زاڕا گەنراوە. ئەم پرۆژەیە بە مەبەستی کەمکردنەوەی پاشماوە پلاستیکەکانە، دووبارە ڕیسایکلکردنەوەی ئەو مادە پلاستیکانەیە کە ڕۆژانە بە شێوازێکی بەرچاو بەکاردەهێنرێت. لەسەر ئاسی کوردستان، لەسەر ئاسی جیهان، لەسەر ئاسی سلێمانی ڕۆژانە بڕێکی ئێجگار زۆر لە مادە پلاستیکیەکان دەچنە ژینگەوە. جا هەوڵەکان بۆ ڕیسایکلکردنەوەی ئەم پاشماوانە، هەوڵەکان بۆ کەمکردنەوەی ئەم پاشماوانە، ئەمە هەڵبەتە سوودێکی باش، قازانجێکی باشی بۆ ژینگە دەبێت. هەڵبەتە ئەم پرۆژەیە کاکوبات با تاڵەبانی سەپۆرتی کردووە، یاخود پاڵپشتی کردووە. لەگەڵ ئەوەشدا دەستگای میدیای کورسات سپۆنسەری میدیای ئەم پرۆژەی کردو. من خاوەن پرۆژەکە خوێندکارێکە، کچێکی گەنجە کە خاوەنی ئەم پرۆژەیە، لەگەڵ من ئامادەیە پێکۆ گفتوگۆی ئەم پرۆژە دەکەین. پرۆژە خانسڵاو لێ بێبین باش، زۆر بەخێر بێت. بەنیوەش باش، زۆر سپاس بۆ ئێوە. سەرکەوتوو بیت، دەستپێک بەر لە باسکردنی پرۆژەکە کچێکی ئاوەها گەنج بتوانێت خاوەن پرۆژێکی وەها گرنگ بێت کە کاریگەرێکی وەها گەورەی لەسەر ژینگە و پاراستنی ژینگە هەبێ. بەڕاستی ئەمە جێگەی دەستخۆشیە. دەمێت باسێکی پرۆژەکەمان بۆ بکەیت، چۆن بوو ئەم بیرۆکەوێت لا دروست بوو و لە ئێستادا چۆن سەیری پرۆژەکە دەکرێت. زۆر سپاس بۆ ئێوە، زۆر خوشحاڵم کە لەگەڵ بەڕێستان ئامادەم لێرە. پرۆژەکەی ئێمە پرۆژەی سولیسایکڵا کە بریتێ لە ئامێری ریڤەرس ڤێندین مەشین کە پێی ئەوترێ ئامێری کۆکەرەوەی پلاستیک، کە ئامێرێکە لە ڕێگە و پلاستیک کۆکاتەوە لە بەرامبەر داشکانە نایە بە بەکارهێنەر. داشکانەکانیش لە کۆمەڵی شوێنی جیاوازی ناو شاری سلێمانیە بەکارهێنەرە بوت لە ئاوی کە پێیەتی کاتە ناو ئامێرەکەەوە لە باتی ئەوی کە فڕی باتە ژینگەوە ئەیکاتە ناو ئامێرەکە و لە بەرامبەر داشکانن وەرەگرێت لە کۆمەڵی شوێنی ناو شاری سلێمانی. و دەستپێکی پرۆجێکتەکەمان ئێمە سەرەتا وەکو ئایدیا دەستمان پێ کرد 2 ساڵ پێش ئێستا بوو، بەڵام بە بەردەوامی لە گەورەکردنی ئایدیاکەیا بووین تا گەیشتنەم ستێجەی ئێستا کە بتوانین ئامێرەکانمان لە سلێمانی و بگرە لە هەولێریش بەردەست بێ و بەکارهێنان و خەڵک بەکاری بێنێ. کێ لەم پرۆژەیە بەشدارە؟ هەر خۆتی یاخود کۆمەڵێکی خوێندکاری دیکە و کۆمەڵ کەسی دیکە بە شێوازی خۆبەخشانە؟ هەڵبەتە دەمێن باسی ئەوە بکەم کە لەم پرۆژەیەدا کار دەکەن. دەمێت باسی ئەو کەسانم بۆ بکەیت کە لە پرۆژەکەدا بەشدارن، چۆن ئەم کەسانە کۆبوونەتەوە، چۆن پشتیوانی هۆکاری خۆیان بۆتەوە بۆ پرۆژەکە ڕاگەاندووە. وەکو باسم کرد، من کە سەرەتا دەستم پێ کرد لە ڕێگەڵ ڕێکخراوی ماڵی داهێنانی سولی دەستم پێ کرد کە ڕێکخراوێکی زیاتر لە بواری تەکنەلۆژیا ئیشەکان. لەگەڵ ئەوانە کە دەستم پێ کرد، لەگەڵ ئەوانی شاد ماوەی 2 ساڵە بەردەوامین لە پەرەپێدانی ئایدیاکەمان و بەرەو پێشبردننی و لە دوای ئەو ئێستا گەنجەکانی کە لەگەڵمانان کەسی جیاوازمان لەگەڵایە بۆ ئەوەی کە مەشینەکان لە ناوخۆی وڵاتە دروست بکەین. کەسمان لەگەڵایە کەس پرۆگراممان بۆکە، کەسمان لەگەڵایە کە بلایانی هاردوێرەکەیە، کەسمان لەگەڵایە کە لایەنی میکانیکەکەیە. بە بەردەوامی هەمومان بەیەک و کارەکەین بۆی کە بتوانین پرۆجێکتەکە گەورەتر و گەورەتر بکەین. بەڵێ، ئەو ئامێرانی کە لەم پرۆژەیەدا بەکارتان هێناون بیرۆکە و دەهێنانی خۆتانن. باسێکی ئامێرەکانمان بۆ بکەیت. ئەو ئامێرانە چین؟ کێ دروستکەری ئامێرەکانن و چۆن ئامێر لە ئێستادا لەناو سلێمانی لە کوردستاندا هەیە و یارمەتی دەربووە لە ڕیسایکلکردنەوەی ئەو مادە پلاستیکیانە؟ ئامێرەکان وەکو باسم کرد لە ناوخۆیان دروستەکرێت، لەناو ماڵی داهێنانی سوولیا دروستەکەین. بە سوپاسەوە بۆ ئەوان کە بە بەردەوامی لەگەڵمانان ماوەی 2 ساڵە و لەگەڵ ئەوەشا ئامێرەکان بە بەردەوامی لە بەروپێشچوونی زیاترایە کە حالیان ئێستا ئامێرەکانمان زیرەکی دەستکردی تیا بەکارهێنرێت کە تەنها پلاستیک ئەکسپتەکە هەر شتێکی تر بێ ئەیکاتەوە دەرەوە، کە ئەمەش کاریگەریکی زۆر باشێ بێ بۆ کۆمپانیەکانی ریسایکلین بۆ ئەوکە بتوانن بە ئاسانترین شێوە پلاستیکەکانیان بەدەست بکەوێ و جارێکتر ریسایکلی بکەنەوە. چونکە پێشتر هەندێک لە کۆمپانیەکان لەناو خۆڵ و خاشاکەکانی سلێمانیە بە دوای پلاستیکەکانە ئەگەڕان بۆی کە بتوانن ریسایکلی بکەنەوە. بەڵام پرۆجێکتی سولیسایکل هاوکاریکی زۆر باشە بۆ ئەوان. ڕاستە هاوکارێکە بچووکە لە ئێستاە و لەگەڵ ئەوەشە کە ژمارە ئامێرەکانمان کەمە لە ناو سلێمانیە، بەڵام قۆناغێکی باشە کە بڕیمانە بۆی کە بتوانین ئیسفادە لە پلاستیکەکان بکرێتەوە جارێکی تر هەم زەرەر بە ژینگە نەگەێنێ و هەم لەگەڵەوەشە پلاستیکەکان ریسایکل بکرێتەوە. ئەو ئامێریکا لە ناوخۆی کوردستاندا دروست دەکرێت، یەکێ دیزاینەرێتی و چۆن فکری ئەوتان بۆ هات کە ئامێرێکی لەو شێوازە بهێنە ناوخۆی کوردستانەوە؟
وەکو فکرەکە ئێمە ئاگادارین لە هەموو وڵاتاندا ئامێریش ڤەرزڤێندین مەشین هەیە هەرێکەوە بە کۆنسپتی جیاوازە لە لای ئەوان ئەتوانن بڕەپارەیەک بدرێتەوە بە بەکارهێنەر ئەوەی کە پلاستیکەکە ئەکا بەڵام قۆناغی سەرەتا ئێمە ناتوانین بۆ ستێپە دەست پێ بکەین بۆی وامان لێ کرد کەم ئامێرەکەمان هەبێ هەوام لەگەڵ ئەوەشە کە بتوانێت بە کۆنسپتێکی جیاوازتر ئیش بکە بووی کە بتوانێت داشکانن با بەکارهێن داهاتی ئەم پلاستیکیانە وەکو باس لێوەکە لە ئێستا لە کوردستاندا پارێکی وها ناکات بەڵام ئەم مادە پلاستیکانی کە ریسایکل دەکرێتەوە بۆ کوێ دەچێت ئێوە هیچ ڕێکوتنێکتان لەگەڵ کۆمپانیا یاخود کارگەیەک هەیە کە ئەم پلاستیکانەتان لێ بکردنەوە یاخود بەکاری بهێننەوە بە ئەکیدی ئێمە لەگەڵ کۆمپانیەکانی ریسایکلی کۆنتاکتمانەیە کە بەردەوامی ئەو پلاستیکانی لە ڕێگەی ئامێرەکەی ئێمە کۆکرێتەوە ئەبرێ بۆ کۆمپانیاکەی ریسایکلین و جارێکتر ریسایکلەکرێتەوە ئەتشتی جیاوازی لێ دروستەکرێت بۆ ئەو کۆمپانیایی کە ئێمە بەردەوامی پلاستیکەکانی بۆ بین لە ناو سلێمانیا ئەیکاتەوە بە جۆرێکی تایبەت لە خوری و لە هەولێرە ئەکرێتەوە بە قوتوو و بە هەمان شێوە ئیتر لە شوێن بۆ شوێنە گۆڕێک بەپێی کۆمپانیاکان و ریسایکلەکرێتەوە لە ئێستادا ئەم پرۆژە دەستپێک لە سلێمانی بۆ توانیتوانە بە چەند ناوچەی دیکەی کوردستانی بکرێنن حالێن ئامێرەکانمان لە سلێمانی و لە هەولێرا بەردەستە بەتەمان ناوچەکانی دیکەی کوردستانیشە بە هەمان شێواز ئەکید قۆناغی ئێمە لە دوای ئەمەوە بڵاوکردنەوەی ئامێرەکانمانە بێ هەم لە کوردستانە هەم بگرە لە عێراقا چونکە ئەم سولیسایکل تاکە ئامێری کۆکەرەوەی پلاستیکە هەم لە کوردستاندا هەم لە عێراقیشە بەڵێ پێشوازی بۆ ئەم ئامێرە چییە تا ئێستا توانیتانە چەندێک لەو مادە پلاستیکیانە ریسایکل بکەنەوە پێشوازی خەڵک بۆ ئامێرەکانمان بە شێوازەکە کە ڕۆژانە بەکارێنەرێکی زۆر باشمانەیە بۆ ئامێرەکان لە هەموو تەمەنێکی جیاوازە لە هەموو ئاستێکی جیاوازە کەسی مناڵمان لەگەڵایە کەسانی بەتەمەنمان لەگەڵایە کەسانی گەنجمان لەگەڵایە کە بە بەردەوامی پلاستیکەکانیان کۆ ئەکەنەوە ئەهێنن بۆ ناو ئامێرەکانمان و بەڵگەشت بۆ ئەمە ئەوەیە کە هەفتانە ئێمە نزیکی 150 کیلۆ پلاستیک لە ڕێگەی ئامێرەکانی ئێمە ریسایکلەکرێتەوە کاتە توانیتانە بەم داهێنانی خۆتان بەم پرۆژە گرنگە ڕێژەی مادە پلاستیکەکان بە گشتی کەمکەنەوە داتایەک ئامارەگە خۆت بەراوردێکتان هەیە پێش ئەوەی کە ئامێرەکە بەکار بهێنێتەوە دوای بەکارهێنانی ئامێرەکە وەکو باسم کرد ژمارەی ئامێرەکانی ئێمە کەمە لە ئێستاە بەڵام ئەتوانین بڵین کە کاریگەریکی ئەگەر کاریگەریکی پچکۆلش بووبێ توانیمانە بیکەینە سەر ژینگە چونکە لە ماوەی ساڵی ڕابردوودا لە ڕێگەی ئامێرەکانی سولیسایکلەوە 6,000 کیلۆ پلاستیک ریسایکل کراوەتەوە ڕاستە زیاتر لە 6,000 کیلۆ پلاستیکی تر هەیە کە بتوانرە ریسایکل بکرێتەوە بەڵام ئەوەی کە ئێمە دەستمان پێگەشتووە هەر ئەو نەبووە بە هیوان لە داهاتوە بتوانین قۆناغی گەورەتر بنین بۆ کۆکنۆ ریسایکلکردنی پلاستیک چونکە ئەم پرۆجێکتی ئێمە ئەتوانێت کەلچەری وڵاتێک بگۆڕێ کەلچەری ناوچەیەک بگۆڕێ وا لە مناڵەکان بکەین کە بتوانن ئەو مانسێتیان لا دروست بێت کە پلاستیک فرێنە درێ و ئیترە بێ ریسایکل بکرێتەوە هەوڵەکانی ئێوە تەنیا بۆ ریسایکلکردنەوە و کەمکردنەوەی مادە پلاستیکەکانە یاخود هەوڵتان داوە بەکارهێنانی مادە پلاستیکەکانیش کەمکەنەوە بۆ نمونە لە ئێستادا زۆری ئەو کەرستانی کە ڕۆژانەی من بەکاری دەهێنین لە ڕێگەی مادە پلاستیکەکانە بەڕاستی ینی چەندێک هەوڵەکە ئەوەندە گرنگە کە ئەم مادانە دووبە ریسایکل کرێتەوە هەوڵەکانتان لە بواری ئەوەی کە کەمترین بەکارهێنەری هەبەت مادە پلاستیکەکان ئەکید هەوڵەکانی ئێمە بۆ ئەوە نییە کە بڵین وەرن پلاستیک بەکاربێن و ئەنج ریسایکلەکەینەوە ئێمە بۆ شێوازە ئیشەکەین کە بە خەڵکەڵین ئۆکەی ئەتوانی پلاستیک بەکاربێنی بەڵام ڕێگای تر هەیە بووی کە پلاستیک بەکارنێنی بۆ نمونە ئەتوانین ئیکۆفرندلی بوتڵەکان بەکاربێنرە ڕۆژانە بە بەردەوامی ئاوارنێسی بەردەواممانەیە ئێمە لەگەڵ بە تایبەت لەگەڵ مناڵانە لەگەڵ قوتابخانەکانە بۆ ئەوی کە پێیان بڵین ئۆکەی ئەتوان ئەو شتانن بەدیلی پلاستیکە بەڵام ئەگەر بەکارتان هێنا هیچ نەبێ فڕێمەیەنە ژینگە و بتوانین کۆیکەین و ریسایکلیکەینەوە کاتە بەدیلی ئەوەتان هەیە بەدیلی پلاستیکەکانیشتان داناوە تا چەند کارتان کردو بۆ ئەوەی کە بەدیلی مادە پلاستیکەکان زیاد بکەن ئێستا وایە گەوکو پرۆژەیەک بێت ئەمەش بە هەمان شێواسی مادە پلاستیکەکان ئەتوانرێت لە داهاتوە ئیشی لەسەر بکرێت بەڵام ئێستا ئەوەی کە ئێمە ئەیکەین تەنها وەکو ئەوارنێستێکە بە مناڵان یاخود گەنجەکانی ئەڵین کە ئەتوانن ئەمە بەدیلی پلاستیکە بەڵام وەکو ئیشکردن لەسەر ئەو بابەتە نەخێت تا ئێستا ئیشمان لەسەر جیاواز لەو ئامێرانی کە داتان هێناوە کە مادە پلاستیکەکان ریسایکل دەکاتەوە بڵاوکردنەوەی هۆشیاری بۆ ئەوەی ئەسا ڕەنگام ئامێرەکان کەم بن بەڵام ئەگەر لە داهاتووە ئامێرەکان زۆر بن هەموو شوێنێک هەموو ناوچێک بتوانێت ئامێرێکی وەهای بەردەست بێت بەڵام تا چەندێک خەڵکەکە هۆشیاری ئەوەی هەیە کە بزانێت کە تا چەندێک ریسایکلکردنەوەی ئەم مادە پلاستیکانە گرنگن لەو ڕۆچ کارێکتان کردووە ئەکید بەردەوامی کارەکەین لەسەری بەڵگەشت بۆ ئەوە
کەمپینی سولی بەبێ پلاستیکمان ڕاگەیاندووە لە پاڵ سولی سایکڵا بۆ ئەوەی کە مانگی 11 لە سلێمانیا بکەین بە مانگی پاکردنەوەی سلێمانی لە پلاستیک کە دوێنێ 2/11 یەکەم ڕۆژی کەمپینەکەمان بوو لە ڕێگەی کەمپینەکەمانەوە کۆمەڵە ڤۆڵەنتەری زۆر باش لەگەڵمانە بوون کە هاوکارێکی زۆر باش بوون بە سوپاسەوە بۆ ئەوان لە ئێستاە کە لە پاکردنەوەی شوێنێکی گشتی ناو سلێمانیا بوو کە پاکمان کردەوە بەیەکەوە سەرەتای کەمپینەکەمان لە ڕێگەی سیمینارێکەوە دەستمان پێ کرد بۆ ئەوەی کە بە گەنجەکان بڵین ئێوە ئەتوانن بەدیلەکان چییە کە بۆ پلاستیک بەکاری نهێنن و لەگەڵەوە زەرەرەکانی پلاستیک بۆ ژینگە چییە؟ پاشان دەستمان کرد بەوەی کە بتوانین ئەو شوێنی کە دیاریمان کرد و بچین پاکیکینەوە. کەمپینەکە بەمای چەند ڕۆژ بەردەوام دەبێت و زیاتر کوێتان دەستنیشان کردو بۆ پاکردنەوەی ئەو ناتوانێت کە پلاستیکی لێ؟ کەمپینەکە 4 ڕۆژی مانگی 11ەیە دوێنێ یەکەم ڕۆژمان بەسەر کەوتوی تەواو کرد 3 ڕۆژی ترمانەمێنێ شوێنی جیاوازی ناو سلێمانی پاکەین و تەرکیزەکانمان لەسەر ئەوەی کە بتوانین کام شوێنی زیاتر پیسە کام شوێنی زیاتر پلاستیکی لێیە تەرکیزکەینە سەر ئەو شوێنانە پاکەینەوە. بەڵێ خۆبەخشەکانتان دیاری کراوە یاخود ڕۆژانە ژمارە خۆبەخشەکانتان ڕوو لە زیادبوو نەکات؟ کەمپینەکەی کە ڕامانگەیاند بوو نزیکی 150 بۆ 160 کەس ڕجستەری کردو بۆی کە بێ بە خۆبەخش لەگەڵمانە کە ئەمەش بەڕاستی جێگەی خۆشحاڵیە بۆ ئێمە کە گەنجەکانمان ئەو ئینتیمایان هەیە بۆ ئەو شوێنی کە لی ئەژین بۆی کە بتوانن تەنانەت بە خۆبەخشیش بێ هاوکار بن بۆ پاکردنەوەی ژمارەکانی کە ئێمە ئەتوانین وەریانگرین محەددە دیاریکراوە بەڵام لەگەڵ ئەوە هەوڵەین زۆرترین گەنج بەشدار بێ بۆی کە بە زۆرترین ماڵی سلێمانی بگا بۆ پاراستنی پلاستیک و پاراستنی ژینگە. زۆر دەستان خۆش بێت زۆر سەرکەوتوو بن بەڕاستی پرۆژێکی گرنگە هیواداری نمونەتان زۆر بێت پرۆژەکەتان شوێنی خۆی بگرێت وەکو ئیکە شوێنی خۆی گرتۆ و زیاتر لە شار و شارۆچکەکانی کوردستاندا پەرەبسێنێت و بتوانین بە هەمومانەوە ڕێژەی دەردانی مادە پلاستیکەکان کەم بکەینەوە. زۆر سپاس بۆ زۆر بەڕاست پروشە ئاوات خاوەنی پرۆژە سپاس بۆ تۆ سپاس بکە لە بەیانی کوردستانی لەگەڵ ئێمە ئامادە بن. زۆر سپاس بۆ ئێوە بە شتێکم بیر نەچێت سپاس بۆ سپۆنسەرەکانمان کە سپۆنسەری کەمپینی سولی بەبێ پلاستیکیان کرد نووسنگەی جێگری سەرۆکوەزیران بەڕێز کاکوبات گروپی کۆمپانیاکانی IQ لاڤارج عێراق و ماڵی دایانانی سولی و بە سپاس و دەستگای میدیای کورسات و سپۆنسەری میدیایی. زۆر بەخێر بێ دووبارە زۆر سپاس بۆ ئێوە مەمنون.